بینەرانی عزیزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوی ئێمەتان لێ بۆم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ بابەتێکی وەرزشیمان بۆ هەڵبژاردن و با میوانداری زۆر بەڕێز خات و پەیمانتەها کە بەڕێزیان بەرپرسی گروپی شاخەوانی هەزار مێردن لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر وەرزشی شاخەوانی هەروەها سوودەکانی وەرزشی شاخەوانی. مامۆستا پەیمان بەخێر بێی سەر و سەرچاو. زۆر سپاس قوربانە سپاس دەکەم. مەمنونم سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. پێم خۆشە سەرەتا باسێکی ئەم وەرزشەم بۆ بکەی بزانم ئەم وەرزشە چییە بۆ چەند جۆرێکی هەیە؟ بەڵێ سەرەتا سوپاسدانەکەم و دەستخۆشیتان لێ یەکەم. وەرزشی شاخەوانی کە چەند ساڵێکە بە شێوەیەکی دیار لە سلێمانی و خۆشبەختانە لە هەموو کوردستانە پەرەیسەنوە. وەرزشی شاخەوانی چەند جۆرێکی هەیە لەوانە وەرزشی شاخەوانی هەم شاخڕەوی هەم دۆڵەوانی هەم بەردەوانی بەپێی گروپەکان و بەپێی کەسەکان جیاوازی ئەگەڕێتەوە هەمانە زیاتر حەزی لە سەرکێشی و بەردەوانی حەشمانە حەزی لەسەر لوتکەوتیاکانە و هەشە کۆمەڵێک کەس ئەبات بۆ شوێنە گەشتیاریەکان و پیادەڕێویشی زۆریان پێکە ئەمانە پیانەڵێن شاغڕێی و گوڵگەشت. بەڵێ سێرنەوە چوانەوەمان هەیە. ئەم گروپی بەڕێزت کامەیانە زیاتر؟ ئێمە زیاتر وەرزشی شاخەوانیەکەین زیاتر ئەچینە لوتکەکان و شوێنە سەختەکان. باش مامۆستا پەیمانزان ماوەی چەند ساڵە تۆ ئەم وەرزشەکەیت چەندێکە زیاتر خۆت کەسێکی وەرزشەوانی ئەوە ئەزانین بەس بزانین ماوەی چەند ساڵە وەکو مامۆستایەکی شاخڕەوی ئەم کارەکەی؟ بەڵێ ماوەی 9 ساڵە من وەرزشی شاخەوانی ئەەکەم. سەرەتا گروپێکم دامەزران کە بیرۆکەی خۆم بوو گروپی شاخەوانی هەزار مێرد لە قاعەوە دەستمان پێ کرد لەگەڵ چەند هاوڕێی خۆم لە یاریزانەکان یەکەم گەشتمان دەست پێ کرد بۆ ئەشکەوتی هەزار مێرد کە لە سنوورەکەی خۆمان نزیکە. وردە وردە پەرەیسەن و گروپەکەمان زیاتر گەورە بوو تێکەڵمان کردمان بە هەردوو ڕەگەز هەم پیا و هەم ئافرەتیش. خۆشبەختانە هەتا ئێستا بەردەوامین ناڵێم هەموو کوردستان بەڵام هەر لوتکەیەک لە کوردستانە سەخت و بەرز بێ گروپی شاخەوانی هەزار مێرد ئەگەر دەجار نەچوو بێ لەوانەیە 7 جار 8 جار چوو بێت. باشە باسی ئەوت کردەوە گروپێکت هەیە بە ناوی گروپی هەزار مێرد سەرەتا ئاوا دەستان پێ کردو بزانم چەند ئەندامی سابتتان هەیە هەفتەی چەند جار ئێوە گەشت ئەکەن؟ بەڵێ ئێمە نزیکەی بڵێم 90 بۆ سەرەوە ئەنداممان هەیە سابت. ئەندامی کەش هەیە بڵێن مێمە هەر لە سلێمانی ئەندامانی لە کەرکووک هەمانە لە چەمچەماڵ هەمانە هەتا لە هەولێریش ئەنداممان هەیە کە گەشتمان لەگەڵاکەن هەفتانە. ئێمە هەموو جومعانێک گەشتی شاخەوانیمان هەیە و جگە لە گەشتی جومعان من خۆشم هەفتانە بە پێی مەجای توانای خۆم هەفتەی جارێ دوو جار گەشتی تایبەتی شەکەم بۆ لوتکە سەختەکان ئەو لوتکانی کە نەمبینون و یەکەم جارمە بچم ئەچم بۆ خۆم تاقی ئەەکەمەوە هەم ڕێگەکەی ئەدۆزمەوە کاتێکە گروپم برد هەم ئاسانکاریەکە بۆ ڕۆژی جومعەشم و هەم پێویستە من کە شاخەوان و ناوم شاخەوانە ئەبێ هەموو لوتکەکانی کوردستان بگەڕێم و مەترسیەکانی تێپەڕێن بۆ ئەوی کە گروپم برد گروپەکەم تووشی هیچ بربەستێ نەبێت تاگاتە لوتکە. یعنی ئەمانی تر باسیێکی بەتەنیا خۆتە ڕۆیت؟ بەڵێ چەند ئەندامێکە بەم لەگەڵ خۆما بەڵام بۆ هەر گەشتێک کە ئەچم من بۆ خۆم ڕێبەری گەشتەکەی خۆمم کەواتە ڕێبەریش ئەرکی چییە ئەرکی دۆزینەوەی ڕێگە و شوێنێکی سەلامەتە بۆ ئەو کەسانە کە لەگەڵایەتی. بەڵێ ماوەی 9 ساڵە من شاخەوانیەکەم هەتا ئێستا ڕێبەرم بۆ هیچ لوتکە و شاخێنە بردووە هەموو ڕێبەری خۆم بووم خۆم کردومە. تەنانەت چوومەتە وڵاتی ئێران شاخی دەماوەند شاخی تووچاڵ شاخی ئازادکوم کردۆکەمانە هەمووی لەسەر و 4000 مەترەوەن تەنانەت بە وڵاتی ئێرانش ڕێبەرم نەبردووە هەر بۆ خۆم بە پێی GPS مەتیقەکەم دۆزیێتەوە و سەرکەوتومەتە سەرەوە. چۆن بووە ئەم حەزە لە توێ ئاوای ڕواوە ئاوا ئەم سەرکێشیە چونکە ئەم ئیشە لە هەموو وڵاتانە یعنی کە سێرێکی بەڕێژەیەکی کەم لە وڵاتانی دەرەوەش خانمان زیاتر ئەم ئیشە ناکەن بەڵام لێرە هاتۆوەکو خانمێ وەکو ڕێبەرێک چۆن بوو ئەم حەزە لە توێ ئاوا ڕوا ئەم سەرکێشیە لە توێ ڕواوە؟ بەڵێ من خۆم هەر لە تەمەنێکی مناڵێەوە هەر حەزم هەبووە لە شاخ ماڵمان لە گوندەکەی خۆمان بوو من مناڵم کە ماڵمان چوە ئەوێ لە پشت دیگەی خۆمانەوە ئەشکەوتێ هەبوو لە وەرزی بەهار و هاوینە
ئەگەر هەفتەی دوسێ جار نەچمە جارێ هەرە چوو مناڵیش بووم زۆر حەز و خولیای من هەدە کاتی مناڵیمەوە بۆ شاخەوانیش بە ڕێی من حەز و خولیایە ئەگەر تۆ حەز و ئارەزوت بۆ شاخێک نەبێ خۆت نییە بە شاخێکە هەڵەگێڕێتە سەرەوە بەڵام ئەگەر خۆت حەز و ئارەزوت لە شاخەوانەکە هەبوو هیچ بربەستی ڕێگەت لێ ناگرێ من شاخ و سروشت بۆتە باوەشی دایک بووم شاخ و سروشتم لە هەموو شتێ پێ پیرۆسترە شاخ و لووتکەکانی کوردستان زۆر بە مقەدەس سەزان بۆ هەست لووتکەیەکە ئەچم دائنەوم سوژدە ئەبەم و خاکەکەی ماچەکەم بە شانازی شەو ئاڵای کوردستانی لێبێ ماچێکەکەمەی خەمە سەرسەرم وڵاتی خۆم خۆشێ و بەردێکی وڵاتەکەی خۆم بە هەموو دنیا ناگۆڕمەوە بزانم باسیەوەت کرد کە کۆمەڵێک ئەندامت هەیە تۆ لە ئێستاە خانمان ئافرەتان تا چەند گرنگی بە وەرزشە ئەیان وە لەو گروپەی تۆیە چەند خانمی تایە تا چەند حەزەکەن لەگەڵت بەردەوام بن لە گەشتەکانی کە ئامادەکاری بۆ ئەکرێت تا چەند ئامادەبوونیان هەیە بەڵێ گروپی شاخەوانی هەزار مرد هەتا ئەمڕۆ زۆرترین ئەندامی ئافرەتی بەشداری کردووە دەوری سەرۆک گروپ و ڕێبەری گەشتەکان دەورێکی زۆری هەیە ئافرەتە بۆ لە گروپی کەوە هاتوۆتە لای من تێتی مامۆستا بە ئاواتەوە بووم بگەمە لووتکەیەک بەڵام ئەو گروپی کە گەشتم لەگەڵا کردو هەموو جارێک تێکیان شکان وتیانە تۆ وەزن زۆرە تۆ ناتوانانی بیتە لووتکە لە دامێنی چیاکە بەجێیان هێشتوم بەڵام من هەر کاتێک ئەچمە شاخ ئەگەر 20 ئەندامم لەگەڵا بێ یا 30 ئەندام لەگەڵا بێ هەوڵ ئێم هەمووی بێتە لووتکە تەرجیعیان ئەەکەم هەر بە قسەی خۆش کاتێکە زان گەشتونەتە شوێنی مەبەست کە ئەگەن لە خۆشیە ئەگریان یعنی بۆ من هەستێکی زۆر زۆر خۆشە هەتا ئێستا دەیان کەسم بردوۆتە لووتکەی شاخی پیرەمەگرون لووتکە سەختەکانی هەژدی هانەبی ئاغا جاسەنا ئەمانەی شێکن لە لووتکە سەختەکانی کوردستان بردوونەتە بێ کۆدیان کە چوونەتە لووتکە یعنی هەستێکی جوان و خۆشیان هەبووە لە هەمان کاتا من زۆر لەوان خۆشحاڵتر بووم کە توانیمە ئامانجی ئەم کەسە بێنمەدی و ئاواتەکەی تەواو بێتە دی من خۆم کە مناڵ بووم هەموویشە ئاواتی ئەومە خواز ڕۆژە بگەمە سەر لووتکەی پیرەمەگرون ئێستا لووتکەی پیرەمەگرون کردەوە بە ماڵی خۆم ئەم شۆدانیش بین باسی پیرەمەگرون نەگرا لەگەڵ جەماعەتێکە وتیان مامۆستا پیرەمەگرون بەچی ناگۆڕیتەوە وتم هەموو ئینسانێکە ئەمرێ حەزەکە بڕاتە بەهەشت من لە بینی بەهەشت و پیرەمەگرون پیرەمەگرون هەڵەبژێرم ئەوە نم شاخی پیرەمەگرون خۆشەیە ساڵانە بە پێی ژمارەی ساڵەکە ئەچمە پیرەمەگرون بۆ نمونە ئەم ساڵ 2024 جار ئەچمە پیرەمەگرون هەتا ئەمڕۆ 11 جار چووم 11 جارم ماوە تەواوی کەم ئەگەر تۆ خۆشەویستیت بۆ ئەو شاخەنە بێ پیرەمەگرون شاخێکی ئاسان نییە من ڕۆژە چوومەتە پیرەمەگرون لەو پەڕی سەختیە بووە کە بە مەتر پێشی خۆتە نەبینیوە چوومەتە لووتکە و هاتووشمەتەوە سپاس بۆخوا وەکو وتم شاخەوانیش هەچ ئیشێتۆ لەم دنیای بیکەی هەوڵ و تێکۆشانی ئەوێ گەیشتنان بە لووتکە بەڕاستی هەموو ئینسانێ لە ژیانیا بگەی بگاتە لووتکە قوربانیشی ئەوێت من بۆ خۆم لە پیرەمەگرون کە زۆر زۆرم خۆشە ئەم زستانە نزیکەی ئەگەر بڵم 1000 مەترێک لە پیرەمەگرون هەڵدێراوم ئەوەی چوبێتە پیرەمەگرون ئەزانێت دۆڵەکەی پیرەمەگرون چێ من لە سەرەتای دۆڵەکە بۆ کۆتایی دۆڵەکە لە بەفرا هەڵدێراوم و کۆنتترۆڵم لە دەساوە بەڵام سوپاس بەخوای گەورەکە هەستاومی شوێنێکم ئازاری نەبووە ئەگەر لەو کاتەیە کامێرەی وە ڤیددیۆی بکردمە لەوانێ ڤیددیۆکەم کتێبی گەمسەوە نەم تەقلە لێیاوە بەڵام من هیچ شتێک کۆڵم پێ نایە لە شاخەوانی ئەتا ئازار بوو مەینەتێکان ناخۆشتر بن شاخەوان لەلا ئازیز و خۆشەویسترە بێت باش بزانم مامۆستا چۆن کۆیانەکەیتەوە ئەم گروپات شوێنەکەی لەسەر چ بنەمایەک دیاری ئەەکەی ئەو شوێنەی کە ئەڕۆن بۆی و ئەو بۆ نمونە ئەگەر کەمپینێک بکەن ئەم کەمپینە پێویستان بەچی ئەبێ بن لەگەڵ خۆتانە چۆن بەڕێ ئەکەون بەڵێ ئێمە گروپمان هەیە گروپێکی مەسنجەرمان هەیە لەگەڵ گروپێکی تەلگرامە لەوێ ڕۆژانە قسە ئەەکەین باسی گەشتەکەین من هەر خۆم شوێنی گەشتەکە دیاری ئەەکەم ئیتر جەماعەت هەمووی لە ناو گروپەکەیان کە گەشتڕاگەیەنرا ئەوەی مەجای هەبێ ناوی خۆی نووسێ ئەوی ڕۆژە مەجای گەشتی نەبێ ئەڵێ مامۆستا من ناتوانم ببورن ئەم هەفتەیە گەشتم بۆ ناکرێت لەبەر ئەو هۆکارە مەرجێتەوە کە ئەندامووی هەموو هەفتەیە گەشت بکەیت بە پێی توانە و بە پێی گیرفانی خۆ دەبێ گەشتەکان پێی چونکە طبعاً گەشتکردنی شتێچوونی مادی ئەوێت و ئێمە هیچ یارمەتێکیشمان نییە لەلایەن هیچ کەسێکەوە کە ئەوەی ئەیکەین لەسەر ئەرچی خۆمانە
لەبەرەوە هەموو ئەندامەکانمان ناتوانن یعنی هەموو هەفتەیەک بەشدارن بەس هەشمانە هەموو هەفتەیە هەر بەشدارە کۆبوونەوەمان بەو شێوەیە بۆ کەمپینکردنیش هەر ئەینە شت لە گروپەکە ڕایەگەێنین ئەڵێن ئێمە کەمپین ئەەکەین لە فڵان شوێن چەند کەس ئامادەیە چەند کەس ئیزن ئەدرێت چونکە لە وڵاتی ئێمە خۆمان نەزانین هەتا ئێستا ئافرەت ئەو حڕیەتەی نێ بتوانێت وەکو پیاوان لە کەمپینا بەشەو بمێنێتەوە لەبەرەوە تۆزە بۆ ئافرەتەکانمان قورسە ئافرەتەکانە کەمپینا بەداخۆ زۆر ناتوانن بەشدار بن ئیتر پێداویستی کەمپین ڕائگەێنم تۆ پێویستە لەگەڵ منا بۆ کەمپین ئەبێکی سەخەوت پێبێ ئەبێ خێمەت هەبێ ئەبێ جلی تایبەتە هەبێ بێ دەستە جلی زیادت پێبێ بێ خواردنی سێژەم چوارژەمەت بەلانی کەمەوە پێبێ شوێنەکە ئەگەر سارد بێ و بەفر بێ پێویستە گۆرەی پەڕەت پێبێ دەستکێشی باشت پێبێ ئەگەر شوێنەکە ئێستا بۆ نمونە ئەچین بۆ هەڵگرد و بێبێ کوێدان بەفرەکە ڕقە ئەبێ بە هەموو شوێک تۆ کڵای سەلامەتیت پێبێ کڵای سەلامەتی زۆر زۆر زەرورە ئەگەر ببینی لە ڕسم و ڤیدۆکانە بۆم نردوی خۆم کڵاوەکەم لەسەرایە و قوڵەنی شاخەوانی زەرورە و کرامپونیش هەر زەرورە لێرەیە لەبەرەوەی خوا نەخواستە هەڵدێری لەسەر ئەو بەفرا تووشی کارە ساتێکی نەخوازراو ئەبیت من دوێنێ لە مەتیقەی دووهۆکۆ تەلەفۆنم بۆ کراوتیان ڕۆژی زومعە لە بێکۆدیان تیمێکی لێم بووە لە سلەیمانیەوە هاتوون هەڵدێراوەیشیان سەری نزیکی 19 تەقەڵ تەقیوە شێوتم بەخوا ئاگداریم نازانم ئەگەرە و کڵای سەلامەتی لەسەرا وایە حتمما تووشی سەرشکان ناهات لەوانێت تووشی پێکان وایە بەس بەو شێوەیە تووشی کەم نییە تۆ دوو تەقەڵ زۆرە بۆ سەری ئینسان لەم کاتێکی تەمەنیشی هەبووە مامۆستا ئەگەر ئەندامەکانت ئەم بابەتانی کە باسیەکەیت خۆزگە جانتاکەت بێنایە بۆ ئەو شتانت کۆڵە پشتەکە دایمە وایە بیهێنم پێشە وتم بەس بزانام لە بیرم چوو بۆ ئیشێکی تر ئیشەڵا بۆ بەرنامەیەکی تر بزانم کە باسەکەی ئەڵێ لە کەمپینەکەی ئەم شتانە بێنن بۆ نمونە بۆ ڕۆژی هێنی ئەم شتانە بێنن ئەگەر پێیان نەبێت لەسەر مەسئولیەتی خۆیان بەشدارە بن یان تۆ چ هەڵوێستەیەک دەبێ لەو کاتێ بەڵێ من کە ڕامگەیان تۆ ئەمە بێنە لەگەڵ خۆتە دوایی تۆ حەقیقی لێیت نییە لە من وایە چونکە من پێم وتوی وتومە هەر کەسێ توانای شۆمانەوەی نییە و هەر کەسێ ئەم پێداویستانی نییە نێت ئەوەی کەێش حەزی لێتی کەیت پێی نییە ئەڵێ مامۆستا ئێنەم بووە چی بکەم ئەڵم ئێ بواتی ئێ لە مامۆستا زۆرم حەز لە کەمپینەکە من لێرە مشوری ئەوەژە خۆم هەموو کاتێ لەگەڵ خۆما خێمەی زیادە ئەبم خێمەوکی سەخەی زیادە ئەبم بۆ نمونە ئەم گەشتەی ئەم جارەمان من خێمەیەکم بردبوو نزیکەی 10 نەفەر کەسی ئەگر لە ناویە کە خێمەکەم هەڵڵا سێرم کرد زۆربەی ئەندامەکان خێمەیان پێ نەبوو ئەوانەی کە خێمەیان پێ نەبوو هەمووی خستە ناو خێمەکە کە خۆم بردوومە باوەڕ کە خۆم لە سوچێکی بچووکۆ لەبەر دەرگەکە لەسەر ئەرزەکە خەوتو بم بەیانی کاسانتیان مامۆستا ئەوە چییە وتم چێوتیان تۆ لەسەر ئەرزەکە خەوتوی ئێمەش لەو سەرەوەیتم کێشە نێمونی ئێوە سەرماتان نەبوو مرتاح بوون بەڵێ مەسئولیاتە من کە تۆم برد لەگەڵ خۆما بۆ شاخ و کە من خۆم کردە ڕێبەری تۆ سەرە گروپی تۆ ئەبێ وەکو مناڵی خۆم خەمیشت بخۆم هەتا هەمووی نەچێتە کەمپەکە و نەخەوێ دەرگەی خێمەکەشی دانەخان ناچمە خێمەکەی خۆمەوە زۆر ڕاستە بزانم مامۆستا لە ئێستا ئەو بابەتانی کە باست کرد لە کوردستان هەیە سعریان چۆنە ئەو بابەتانی کە باست کرد لێرە دەست ئەکەون بەڵێ بابەتەکان هەمویان هەن لە بازاڕی لەنگەکە هەیە خۆشبەختانە ئێستا هەموو شتێکەیە بەڵام ئەگەر سەری سعرەکانیان کەی چونکە ئێستا خەڵکەکە زۆری دەستی کردو بە شاخوانی زۆر گرانیان کردووە لەسەر ئێمە بۆ نمونە جاران ئەم پانتۆڵە لانێ بە 3000 بکرای سادای 15 لێکات کە شتێکی بەستیتە ئەم تیشێتە جاران بە 2000 ڕێزە داوای 15-12 هزاری لێکات جووتێ پێڵاوی شاخوانی ئێستا چۆتە 56 ئەگەر کوالێتەکەی زۆر بەرز بێت چێتە $200 و $300 کڵاوێکی سەلامەتی من خۆم 75,000 پیاوە کە بە خاترەوە بۆیان ناردووم قوڵنێکی شاخەوانی نزیکەی 40 بۆ $50 ئەوێ کرامپونێک نزیکەی $80 ئەوێ مەتری حەبل بە 2500-3000 ئەگەر کوالێتەکەی باش بێ یعنی بە ئام شتەکان لەسەر یەک کارابین بای $45-46 یعنی شتەکان لەسەر ئێمە هەمووی گرانە ئەگەر کەسێک باری مادی باش نەبێ بەڕاستی ناتوانێت ئەمانە بکڕێت کە ئەمانەشی نەکڕی تووشی کارەسات دەبێ بەڵام خۆشن کە کارەسات و قەدەری خی گەورە هات ناگەڕێتەوە گروپی کە ئەم زستانە لە دەربەنمە سۆران لە قەرەداغ تووشی ڕووداوە نەخوازراوەکە بوون هەمویان شتی تەکنیکیشیان پێ بوو بەداخەوە تووشی ئەو ڕووداوەش بوون کە هەمومان بینیمان
سەرۆک گروپەکەشیان بزانام تا چەند گرنگی هەیە مەسەلەن بە پێشبینی کەشوهەوا چونکە پێشتر ڕایان گەیاندبوو یعنی کە کەشوهەوا ئەو چەند ڕۆژە باش نابێ و باران ئەبارێت و ئەوانە بزانام تۆ خۆت وەکو سەرۆک گروپێک تا چەند گرنگی بە ڕۆژی کەشوهەوایە بزن لە هاوینیش و لە زستانیشە. بەڵێ ئێمە لە هاوینە سەیری پلەی گەرماکەین ئەگەر پلەکانی گەرما زۆر بەرز بوو من گروپەکەمە بم بۆ شوێنێکە کەشوهەواکەی فێنکو لەبار و شوێنێکی سێبەر و ئاوی لەیە لە زستانیشە بە هەمان شێوە سەیری کەشوهەواکەین لە هەم لە چ لە باران چ لە ڕەشەبە چ لە هەورە بروسکە من جگە لە ئەم بەرنامەی کە لە ناو مۆبایلەکانمانە هەمومان هەمانە کەسێکی کەش کە ئەندامێکی چالاشی گروپەکەمە چەند بەرنمەیەشی دقیقی هەیە هەمیشە کە پێشەوەی گەشتکەم بە هەفتەیە پێشەوە لێ ئەپرسم ئەڵم کەشوهەوای فڵانە شاخ بزانە ڕۆژی جومعە چییە ئەگەر کەشوهەواکەیم بەدڵ بێ گەشتەکەکەم ئەگەر بەدڵم نەبێ بزانم کەشوهەواکە گونجاو نیە گەشتەکەم دوا خەموو نایکەم بۆیە کەشوهەوا زۆر گرنگە لە هەموو فەسڵەکانە لە هەر چوار فەسڵی ساڵە خوا نەخواستە ئەگەر تۆ ڕەچاوی کەشوهەوا نەکەیلانێت تووشی کارەسات تێبی کە قەت چاوەڕێت نەکرد بێ جا لەبەر ئەوە سەرۆک گروپ و ڕێبەری گروپ ئەبێ زۆر وریابێ لەم حاڵەتانەیە کە تۆ ئەچیتە ئەو شاخە مناڵی خەڵک ئەبیت ئەبێ ڕەچاوی هەموو شتێ بکەی ئێستا لەم وەرزەی ئێستامانە بڵێ ئەو بڵێم تا بڵێ کەشوهەوا ئێستا گونجاوە ینی ئەگەر ڕەشە باش بە کێشەیەکی وا بۆ دروست ناکە بەڵام ئێستا وەرزی مار و دوو پشکەیە ئەوە لە ڕەشەباکە و لە زریانەکە زۆر زۆر خەتەرترە چونکە کاتێک ئەزانی پێوەی یاوی ئێمە گەشتێکمان هەبوو بۆ شاخی پیرەمەگرون سیرسیلەکانی پیرەمەگرونم لە ماوەی 24 ساعاتا کرد کە تا ئێستا هیچ شاخەوانێ نەیتوانیوە بیکات نۆلووتکەم کرد بە یەک ڕۆژ کە هەر نۆلووتکەکە تابلۆی لەسەرە تەواوی سلسیلەی چیاکانی پیرەمەگرونم هەمووی کرد لە کاتی گەڕانەوەمانە کوڕێکمان دانیشت دەسیدانە دوو پشکەیەکای بێرەوە باش بوو لە کۆتایی گەشتەکەمانە بوو وەلەو ئایشمان پێ نەمابوو بەڵام حاڵی تۆزێت تێک چووە تا گەیانمانە و بردمانە خستەخانە تیمێکی وەرز بەبورەتیش تیمێکی تەندروستیشتان لەگەڵایە بۆی مەسەلەن لە حاڵەتێکی نەخوازراوی ئاوا یارمەتیتان باە خۆت هەتا ئێستا بەداخەوە شاخەوانی نەچۆتە ئەو ئاستەی کە تیمێکی تایبەتی بۆ دروست ببێ باوەڕکە کە خوا نەخواستە تووشی ڕووداوێکەبی وا لێ ناوێری پەیوەندی بە هیچ لایەنێکی پەیوەندیدارەوە بکەی لەبەرەوەی ئەوە سەرزەنشت ئەگریت و ئەوە ڕووبڕووی قسەی ناخۆش ئەبیتەوە وا لە ئێستا زۆربەی شاخانەکان لە شاخە تووشی پێکان و کەوتن و سەرشکان و ئەم شتانە بن ناوێرە شتەکەش کەشف بکەن کە ئیمەنە خستەخانەش یعنی شتەکەوەکو خۆی باز ناکەنەوە بڵێن لە شاخاوامان لێ هاتووە شتێکیکەی بۆ دروستەکەن هەتا ئێستا لە کوردستانە هیچ تیمێک نییە تایبەت بە شاخوانی بەڵام من وەکو خۆم وە زۆربەی ئەندامەکانیشمان هەمومان جانتایەکی ئیسعافەوەلی ئەوەلی سەرەتاییمان پێیە هەموو شتێکی تیا تەنانەت بۆ دوورینەوەش کەرەسەکانمان پێ و من خۆم چەند جاریش دەورەی خولی فریاگوزاری سەرەتاییم بینیوە تا ڕادەیەک سوپاس بخوا زانیاریم لەسەر ئەوە شەیە خوانەخواستەی شێمارێ پێوە دوو پشکەیەک پێوی بە یایەکێک زمانی قوت باتەوە یا تووشی سەرگێش بوون و تووشی دابەزینی شەکرە و زەخت و ئەمانە بێ ئەتوانین چارەسەرێکی سەرەتایی بۆ بکەینە تا ئەیگەنینە نەخۆشخانە. ئەس پێم خۆشە کەمێک باسی سوودەکانی شاخەوانین بۆ بکەی بزانم چه سوودێکی هەیە. بەڵێ ئەگەر بێنە سەر باسی سوودەکانی شاخەوانی باوەڕ بکە سوودەکانی پێناسە ناکرێ بە من لێرەیە تۆ لەنا ئەم شارە پڕ جەنجاڵی و پڕکێشە و پڕ مشکیلەیە کە ئەچیتە ئەو شاخە کەشوهەوایەکی جوان وەکسجینێکی پاک یعنی 100% مێشکت لە ڕووی دەرونێ تەواو ئارامی وە بۆ نەخۆشی بۆ فشاری خوێن بۆ دروستبوونی چەوری لەسەر جگەر بۆ نەخۆشی شەکرا من ئەمانم هەمووی چارەسەر کردووە بە شاخەوانی هەتا تەنانەت بەردی گورچی لەشم بە ئەندامی خۆم بەس بە شاخەوانی و لە شوێنی بەرزەوە باسەڵان پێدا بەزان و فڕیاوە نەخۆشی شێرپەنجەم هەبوو لەگەڵ ما بۆش سپاس بخوا ئێستا عیبی نەماوە چاک بووە لەبەروی کاتێتە و شاخە ئەکید ئۆکسجین و هەواکە زۆر زۆر پاکە کە هەڵی ئەمەژێ ئەگەموماشمان نەزانین ئەم نەخۆشی و پەتا و ئەم شێرپەنجێ دوو بەشی لە ئەنجامی کەش و هەوا و پیسبوونی ژینگەیە بەڵام کە تۆچیتە ئەو سروشتە پاکەوە لایانی دەرونیت ئارامە کە لایانی دەرونیش ئارام و هەموو شتەکان
لەسەر سکەی خۆی ئەڕاڕێکە بێتەوە من کاتما و شاخە ئەو ڕۆژە ئاگام لە مۆبایلەکەم هەر نییە بەڵام ئەگەر تۆ لە ماڵی 24 ساعات سەر لەسەر مۆبایلەکەتە من ئەندامم لەگەڵا بۆ کە بردوومەتە شاخ باری دەرونی زۆر ناجێگیر بووە بەڵام ئێستا سوپاس بخوا کەسێکی تەواو ئارامە زۆر جارڵێ مامۆستا تۆ نەبی تا ئێستا دەمێ و خۆم کوشتە بوو ئەمە یعنی شاخەوانی سوودێکی یەکجار گەورەی هەیە بەدەر لە وەرزشی ناوقاعەکان و مەزبەحەکان تۆ ڕۆژانەگەر لە قاعەیە تەمرینەکەی من هەر ڕاهێنەرێکی وەرزشیم ئەگەر پێوانەی بکەیت تۆ لە قاعەیە تەمرینێکی زۆرەکەی لە 125 ماسوولکەکانی ژیانت ئیشەکات بەڵام کە ئەچیتە شاخ ئەو ڕۆژە لە 195 ئیشەکات زۆرە سەیری ئەو جیاوازیەکە کەواتە سوودەکانی وەرزشی شاخەوانی مقارنە ناکرێت بە هیچ وەرزشێ زۆر ڕاستە جا لەبەرەوە من هیوادارم ئەوانەی کە بارودۆخی دەرونیان باش نییە ئەوانەی کە فشاری خوێن و چەوری جگەر و هەنێ نەخۆشییان هەیە لە هەر بارودۆخ و زروفێکا بۆیان دروست بەڕوو بکەنە وەرزشی شاخەوانی بەڕاستی باشترین چارەسەرە زۆر باشە تۆری دەرونی وایە بۆ ئینسان بەدڵنیاییەوە هەمیشە هەر سروشت بەشێک بۆ لە چارەسەری زۆرێک سروشتەی ئێمە بەڵێ سروشتی کوردستان بە تایبەتی تا چەند لەبارە سروشتی کوردستان بۆ بە تایبەت وەرزشی شاخەوانی هیچ باوەڕ ناکەم لە هیچ وڵاتێکە سروشتی هیچ وڵاتە بەقەی کوردستان لەبار بێ چونکە ئێمە 4 فەسڵمان هەیە پاییزمان کە ئەچیتە ئەو شاخە شێوەیەکی جوانی خۆی هەیە لە هاوینە بە هەمان شێوە لە بەهارە ئەوە هەر باسی ناکرێ لە زستانیشە هەر بە هەمان شێوە لووتکەکانی کوردستان و سروشتی کوردستان جوانترین شێوە و ژینگەی هەیە لەبەر ئەوە من سروشتی کوردستان مقارنە ناکەم بە هیچ وڵاتێ لە هەموو سروشتێ جوانتر و لەبارترە و ئاسانتریشە یعنی شاخەکانمان هیچ مەترسیەکی نییە بڵێ من ئەسمە ئەم شاخە مەترسی هەیە ئەو شاخە مەترسیە بەڵام ئێستا بەداخەوە تۆزێ مەترسی درۆن و قەسفمان هەیە لەلایەن دەور و بەرمانەوە ئەوە تۆزێ ناخۆشی بۆ ئێمە دروست کردووە تۆزێ قەلەقی کردووی بەداخەوە بزانم مامۆستا پەیمان دوا پرسیارم ئەوەیە بزانم ئێوە لە کاتی کەمپینەکانتانە و لە کاتی گەشتەکانتانە کە ماوەی زیاتر لە مەسەڵەن ڕۆژێکتان پێچی یاخود 24 کاتژمێر لەوێ ئەمێننەوە بزانم چی ئەخۆن چی ئەبەن لەگەڵ خۆتانە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر کەسێک ئەندامێکی نوێ بێت زانیاری لەبارەی ئەو بابەتانەوە نەبێت چی بینێ لەگەڵ خۆیان چی پێویستە بیهێنێ بۆی بیخوا لەوێ باڵێ ئێمە کە ڕووین بۆ کەمپین لە ناو پاسەکەیە ڕێی هەمووی وەرەگرم جەماعەت هەر کەسە خواردنی خۆی ئەهێنێ یا بە مشتەرەک خواردن بکڕین ئەگەر جەماعەت هەمویان پێیان خۆش بێت جاری وای هەمومان بەیەکەوە خواردن ئەکرین و بەیەکەوە حازرێکین و بێک شۆک یەک خێزانەی خۆین بەڵام هەشا حەزی لە خواردنی تایبەتی خۆیەتی ئەیهێنێ شتانێکی ئێمەش زیاتر ئەیخۆین لە شاخە سنگە بین سوورەکەنەوە لەبێ جگەرە بن سوورەکەنەوە بەڵام لە هەمووی باشتر کە لە شاخە بخورێ بەڕێی من ئەمانە نییە بەڕێی من ئەتوانین ئێمە هێلکە بەرین لێ بکڵێنی ماسی بەرین سووریکینەوە لەوێ بۆ لەو ماسی خۆشێر حازرە خورما شتە سووکەکان ئەو شتانی کە کالۆریان کەمە ئەو شتانی کە لە ڕێگا کە ئەڕۆی قورسن ناکە من ئەچمە شاخی هەڵگورد لەم هەفتەی پێشواسومە شاخی هەڵگورد خۆشببختانە کە بەرزترین لوتکێ لە عێراقا لە بەرامبەر ئەو شار لوتکێشی کە بوو دووەمین لوتکەی بەرزە ئەویشم کرد لە ماوەی 5 ساعتە هەردوو لوتکەکەم کرد یەک دەنگ خورمام خواردەبوو هیچی کەم نەخواردەبوو جا باشترین شت ئەوەیە کە تۆ بە لوتکێکی بەرزە سەرئەکەوی برسیبی باشە و لەوەی مەعیدت پڕ لە خواردن و لە خواردنیشی قرس بێ بۆیە من داوا لە هەر کەسێکەکەم کە ئەیە بچێتە لوتکە بەرزەکان سەرەتا نان نەخوا ئەنجا سەرکەوێت کە ئەشخوا شتێکی سووک بخوا تا نەگاتە ئەو ڕادەیە بێزار ببێ چونکە تۆ ئەچیتە شاخێک کە بەرز ئەبیتەوە پاڵەپەستۆ زیاترە بێ ئۆکسجین کەمە بێتە لادە تووشی سەرێژبوون بی سەرێشە ببی دڵ تێکەڵان بی ئەمانەوە لێ ئەکات تووشی ڕشانەوە بی بەڵام ئەگەر مەعیدەت خاڵی بوو ئەمانە هیچی ڕوونایەت ئەتوانی قاوەیەکی تاڵ بخۆی ئەتوانی چایە بخۆی یا یەک پارونان پارچێ نان و پارچێ پەنیر بخۆی یا هێلکێ بکولەنی بیخۆی هەر ئەوەنە بۆ ژەمینی ڕۆژ بە هەمان شێوە تۆ ئەتوانی میوە بخۆی تەماتۆ و خەیار بخۆی منۆک شخصی خۆم هیچ خواردنێ نابەمە شاخ گەشتی یەک ڕۆژە چونکە نان ناخۆم ئەو ڕۆژەکە لە شاخم میوەیەگە خۆم و تەواو لەگەڵ ئاوە هیچ ناخۆم چوومەتە پیرەمەگرون چەند جار ئەمساڵ بە ڕۆژوو بووم لە وەرزی زستانە جا لەبەرەوە خواردن تەنها شتی سووک مێوش بەرە خورما بەرە ئەوانە
چەرەز بەرە لەگەڵ خۆتا شتە سووکەکان بەرە هەنجیری وشک بەرە قەیسی وشک بەرە ئەمانە باشترین خواردن وڵێ ئەمانە باشترین خواردن من چوومەتە شاخی دەماوەند تەنها هەنجیر و قەیسی وشکم بڕ هیچکەم نەبردە لەگەڵ خۆما خۆشبەختانەوە بزان 2 دانە 3 دانەشم لێ خواردەوە هەمووی بەسەر خەڵکات تەوزیع کردووە لە چا ئەو خەڵکەشا کە چوم زۆر ئاسایی بووم نە هێڵەنجماوە دڵم تێک هاتووە نە خەوم هاتووە نا وەکسجینم دابەزیوە زۆر لە هەمویان تەندروستتر بووم سواز بخوا ماندوو نەبی مامۆستا پەیمان ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم سوپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانن لەسەر ئەو بابەتە هیوای بەردەوامی و سەرکەوتن بۆ بەڕێستان و بۆ گروپەکەشتانە خوازم دووبارە سپاس زۆر سپاس قوربانە مەمنونم سپاسانەکەم زۆر سپاس بۆ مامۆستا پەیمان تەها کە بەڕێزیان بەرپرسی گروپی شاخەوانی هەزار مرد بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون قسە باسمان کرد لەسەر سوودەکانی شاخەوانی و وەرزشی شاخەوانی تا پرۆگرامێکی تر هەر شاد بن هیوادارم هەمووتان تەندروست باش بن.